دکتۆر کریژ کۆنسیدین مامۆستای کۆمەڵناسی توێژەر و ڕاگەاندنکار لە زانکۆی ڕایسی ئەمریکی لە زنجیرەیەک تویتیدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر باز لە هەنگاوەکانی خۆپارێزی لە پەتای ڤایرۆسی کۆڕۆنا لە ڕوانگەی پەیام و ڕێنمایەکانی پێغەمبەری ئیسلامەوە دەکات. لە یەکێک لە تویتەکانی کە لە خودی بابەتێکی خۆیەوە کە لە گۆڤاری نیوزویک دایبەزاندوێتەوە نووسیوێتی پێغەمبەری ئیسلام ئامۆژگاری دەوروبەرەکەی کردووە کە لە کاتی بڵاوبوونەوەی پەتادا ڕێو شوێنی دابڕین واتە کەرەنتین بگرنە بەر. لەوبارەوە دکتۆر کریژ کۆنسیدین ئاماژەی بۆ فەرموودەی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت کردووە کە دەفەرمێت ئەگەر بیستان پەتا لە شوێنێک بڵاو بووەوە بۆ ئەو شوێنە مەچن و ئەگەر لەوێش بوون لێی دەرمەچن. یان فەرموویەتی پێویستە توشبوانی پەتا و نەخۆشیە بڵاو بووەکان بە کەسانی تەندروست تێکەڵ نەکرێن. لە دوای هێنانی فەرموودەکەەوە پرۆفیسۆرە دەڵێ ئەم فەرموودەیە بۆ ئێستا کە کۆڤید-19 بڵاو بۆتەوە لە کاتێکی گونجاوە. لە وتارەکەیدا لە گۆڤاری نیوزویک دکتۆر کریژ لە کاتێکدا کە وەک هۆکارێکی کاریگەر بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا جەخت لە دەستشۆردن و پاکوخاوێنی دەکاتەوە دەشپرسێت ئایا دەزانی کێ پێشنیازی پاکوخاوێنی باشی لە کاتی بڵاوبوونەوەی پەتادا کردووە؟ دکتۆر کریژ هەر خۆی لە وەڵامی ئەو پرسیارەدا نووسیوێتی پێغەمبەری ئیسلام محەممەد بەر لە 1400 ساڵ لەمەوبەر پێشنیازێکی لەو شێوەیە کردووە کاتێک فەرمانی داوا بە شۆردنی دەست لە دوای لە خەو هەڵسان یاخود پاکوخاوێنی با بەشێک لە باوەڕدارەتی ناوزەد کردووە. ئەو مامۆستای زانکۆیە دەڵێ لە کاتێکدا محەممەد پێغەمبەر پسپۆڕ و پزیشکێکی بواری نەخۆشیەکانیش نەبووە بەڵام ئامۆژگاریەکی گرنگی بۆ بنەبڕکردنی پەتایەکی هاوشێوەی کۆڕۆنا کردووە. بەگەڕانەوە بۆ یەکێک لە تویتەکانی دکتۆر کریژ کە خاوەنی چەندین کتێب و وتارە لەبارەی پەیوەندی هەردوو ئاینی ئیسلام و مەسیحیەتەوە باس لە هاوسەنگی ئیمان و عەقڵ لە لای پێغەمبەری ئیسلام دەکات و دەنووسێت جارێکیان پێغەمبەری ئیسلام پیاوێک هاتە لای و وشترەکەی بەرەڵا کرد لێی پرسی بۆ وشترەکە نەبەستۆتەوە ئەویش وتوویەتی با پشتبەستن بە خودا پێغەمبەریش فەرموویەتی سەرتا وشترەکەت ببەستەوە ئەوجا پشت بە خودا ببەستە. لەبارەی لێکەوتەکانی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا و ڕاڕایی خەڵکی جیهان لەبارەی ئاسایشی خۆراک و هەڵپەی هاوڵاتیان بۆ گلدانەوەی خۆراک و ترسیان لە نەمانی ئاماژەی بە فەرموودەیەکی پێغەمبەری ئیسلام کردووە کە فەرموویەتی کەسێک بڕوادار نییە خۆی گەدەی پڕ بێت و دراوسێکەی برسی بێت. لەو بارەوە دکتۆر کریژ دەڵێ ئەم وشانە دانایی پێغەمبەری ئیسلامن لە دۆخی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنادا ئەم قسانە لە هەموو کات گرنگترن. دکتۆر کریژ کۆنسیدین خاوەنی هەرێک لە کتێبەکانی مرۆڤبوونی محەممەد تێڕوانینێکی مەسیحیانە ئیسلام لە ئەمریکا ئاشکراکردنی چەند پرسێک گفتوگۆی شارستانێتەکان کارلێکی محەممەد لەگەڵ مەسیحیەکان و چەند کتێبێکی دیکەیە.